لەژێر چاودێری چڕی هێزانەکان و چاودێرانی نێوخۆیی و دەرەوە دەنگدانی تایبەت و ئاوارەکان لە کەرکووک بەڕێوە چوو. لە 114 وێزگەی کەرکووک و قەزاو ناحەیەکانی هێزەکانی پۆلیسی ناوخۆی کەرکووک و پۆلیسی فیدراڵی و سوپای عێراق و دژە تیرۆر مافی دەنگدانیان هەیە. 16 وێزگەش بۆ دەنگدانی ئاوارەکان تەرخان کراوە. فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک ئاماژەی دابەوەی چۆن پلانی ئەمنیان بۆ دەنگدانی تایبەت داڕشتووە. بە هەمان شێوە لە دەنگدانی گشتیش هێزانیەکان ئەرکی پاراستنی وڵاتیان و پرۆسەی دەنگدان لە سۆ دەگرن. أنتم تشاهدون إخوانكم بالقوات الأمنية. ئێوە دەبینن برایانتان لە هێزەمنیەکان بە هەموو ناوەکانیانەوە لە سوپای عێراق و فیدراڵی و هێزە تایبەتەکان و پۆلیس هەمویان لە هەوڵدان بۆ دەنگدان و لە هەمان کاتیشدا بۆ پارێزگاری لە پرۆسەی هەڵبژاردن. پشتیوان بەخدا ئەمڕۆ بە باشی تێدەپەڕێت و ڕۆژی دەنگدانی گشتیش بە هەمان شێوە دەبێت. داواش لەسەر جەم هاوڵاتیانمان دەکەین دەنگ بەو کەسانە بدەن کە بەلای خۆیانەوە شایستن و خزمەت بە داهاتووی عێراق و منداڵانی عێراق دەکەن. لە دەنگدانی تایبەت و گشتیدا هێزەکانی پۆلیسی ناوخۆ ڕۆڵی سەرەکیان بۆ پاراستنی پرۆسەکە و بنکەکانی دەنگدان و گواستنەوەی سندوقەکان پێدراوە. بەڕێوبەری پۆلیسی کەرکووک وتی هەموو هەوڵەکانمان دەخەینە گەڕ بۆ پاراستنی ئەمنی و ئاسایشی کەرکووک و بنکەکانی دەنگدان تا پرۆسەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێت. ئەمڕۆکە جومعە یەکەم ڕۆژی دەنگدانی تایبەتە تەسووتی خاصە هەموو هێزە ئەمنیەکان بە هەموو مەفاسڵی وەزارەتی دیفاع و وەزارەتی داخلیەوە هەموو ڕێکارە ئەمنیەکانمان خستۆتە گەڕ بۆیکەوە ئەم پرۆسەیە بگاتە جێگا و شوێنی خۆی و سەرکەوتنی ئەم پرۆسەیە سەرکەوتنی هەموو خەڵکی عێراق و گەلی عێراقە. خۆتان بە بەرچاوی چاوی کامیرۆ ئەبینن هەموو ڕێکارە ئەمنیەکانمان گرتووە بەر بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە هەمووی هێزە ئەمنیەکانش لە کاری پێویستی خۆیاندان هەرێکە بە مەهامی خۆی بۆ سەرکەوتنی ئەم کارە هیوادارینکەوە لە چەند ڕۆژی داهاتوو مژدەی خۆشی بۆ گەلی عێراق ڕابگەێنرێت. لە شاری کەرکووک و دەوروبەری 47,000 کارمەندی هێزانیەکان مافی دەنگدانیان هەیە و 25 بنکە و 114 وێزگەش بۆ مەبەستە دیاری کراوە. هەرچی ئاوارەکانی پارێزگای دیالە و سەلاحەدین و نەینەوایە کە ژمارەیان 6451 دەنگ دەرە و لە شاری کەرکووکن لە دەنگدانی تایبەتدا دەنگ دەدەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.